بەرامبەر بە داگیرکاریەکانی تورکیا ڕاستە لەم چەند مانگەی ڕابردووە زۆر پەلی هاویشت و بەڕاستی بە شێوەیەکی زۆر دەردانە هاتووە دەستیوردان دەکات لە ژیانی سیاسی و ئابووری ناوچەکەشە، بەڵام من پێشم وایە ینی گەلی باشوور تاکو و ڕادەیەک بێدەنگ نەبووە و لە شاری کەلارە لە چەناجا خۆپشاندان کراوە، خۆپشاندانی گەورەش کراوە دژ بە داگیرکاریەکانی تورکیا لەم ناوچەیە و لەسەر ئاستی شخصیژی مرۆڤ دەتوانانی هەڵوێستی خۆی هەبێت، دەتوانێت لە بایکۆتی شتەکانی بکەیت، دەتوانی لە هەر شوێنێکە بتوانێت کە شتێک هەبێ باسی بکرێت چاوپۆشی لێ نەکرێت. بەڵام من پێشم وایە باشترین چالاکی ئەوەیە کە گرت بوونەوە هەبێکە خۆپشاندان هەبێ بەشداری تیادا بکرێت لەسەر ئەگەر هەڵوێستێکی شخصیش بۆ هەڵوێستێکی شخصیش بێ ئەمە شتێکی زۆر باش دەبێت لەوەی بەرامبەر ئەوەی کە بێدەنگ بێت، چونکە بێدەنگبی هیچ ئاکامێکی نابێ بەدڵنیایەوە. باشترین شت ئەوەیە دوو شتە، ئەوەیە کە لە خۆپشاندان ڕێک بخرێ و بەڵام لە شارە گەورەکان بگەێنێت ئەو شوێنانەی کە پەیوەندیدارن دەنگی ناڕزایەتی بگێتە شوێنەکان و دوجار بۆ قۆناغی دووەم لەسەر ئاسی شخصی چووکە ئەمە هەڵسوکەوتی ڕۆژانی تاکی گەلی باشوورە کە بتوانێت بایکۆتی شتەکانیان بکات زۆر شتێکی بەسوود دەبێت. سەبارەت بە داگیرکاریەکانی تورکیا و بۆ هەرێمی کوردستان ئێمە ئەبێ لەو حقیقەتە تێ بگەین کە گەل ئێستا یاخودا وڵاتیانی هەرێمی کوردستان لە دوو جەمسەرەوە ئەچەوسێنرێتەوە، یەک لە جەمسەری حکوومەت هەرێمی کوردستانەوە، دوو لە دەوڵەتی داگیرکەرانی تورکیاوە کە دەبینی ڕۆژانە دێنە خاکی هەرێمی کوردستان و بنکە و بارەکانیان زیاد دەکەن. ئەمەش بۆ خۆی ناومێدێکی لەلایەن خەڵکو و گەلەوە دروست کردووە. بەداخەوە ئێمە لەبری ئەوەی کە حکوومەت و دەسەڵات لە هەرێمی کوردستانە دژی ئەو داگیرکاریانە بوەستێتەوە، دژی ئەو پێشێلکاریانە بوەستێتەوە کە وڵاتانی داگیرکرد دەکەنە سەر هەرێمی کوردستان، خۆیان بوونەتە ئامرازێک بۆ جێبەجێکردنی ئەو ئەمپیلانانەی داگیرکەران. دەبینین لە تازەترین نمونەدا ڕێکەوتنی لایەنێکی سیاسی ئەتوانین بڵێن لەگەڵ حکوومەتی عێراق بۆ کە هەموو ئاماژەکان بۆ ئەوەی بۆ دەرپەڕاندنی هێزێکی وەکو پەکەکەیە لە شنگال و تەسلیمکردنی بە هێزە عێراقیانیان تەنیا لە پێناوی ئەوەی کە پەهەژموونی پەکەکە لە شنگالە بنەبڕ بکرێت و دەربنێت. بۆیە گەل لە ئێستادا ئەوەی هەیە لە هەرێمی کوردستان ڕەنگە تاو ئاستەی نەتوانێت کە فشارێکی ئەوتۆ دروست بکە هێزی داگیرکەر لە خاکی هەرێمی کوردستان و دەرنێ ئاماژەم پێکرد لە بەرەوە ڕەنگەن لایەنێکیان بەشێک لە دەسەڵات لەگەڵ دەوڵەتی داگیرکەری تورکا بن. بۆیە باشترین ڕێگای ئێستا ئەوەیە کە لە دەرەوە فشار دروست بکرێت، بچێتە سەر نوێنەری حکوومەتی هەرێم و بچینە سەر نوێنەرانی وڵاتانی داگیرکرد لە ئەوروپا و ئەمریکا و ئەو شوێنانی کە نوێنەریان هەیە بژنە سەری و داوای داخستنیان بکەن و وڵاتانی ئەوروپای لێ ئاگدار بکرێتەوە.